بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر دويكي 2010 بشتیوانی خواهی پروردگار دەستەکەین بە زنجیرە باسێک بۆ بەرچاوڕوونی لە ڕووی سیاسیەوە بە ناوی هۆشیاری لەسەر فکری سیاسی ئیسلامی. ئەمڕۆکە ئینشاءڵڵا وەکو مقدمەیەک و ڕێڕەوێکە بۆ چوونە ناو باسەکە بە حەول و قووەتی خوای گەورە، پاشان بەردەوامە بین و شەممان لەسەر ئەم زنجیرە دەرسە ئەڕۆین هەتا ماوەیەک بۆ ئەوەی تا ڕادەیەک دید و تێڕوانینێکمان بۆ دروست ببێت تایبەت بە خۆمان، واتە دید و تێڕوانینێکی سیاسی لەسەر ئەو زەمینە فکریەی لانی کەم 2-3 ساڵە باسیەکەین. بۆ بیرخستنەوەی بەڕێزانیش وتومە کە ئێمە ئەمانەوێ 5 شت لە خۆمان و ڕەوتی خۆمان و دید و تەسەوراتمان و ئەوانەی لێمان نزیکن بەرچاوڕوونیمان دەربارەی ئەو 5 لایەنە هەوێ و بشتوانین بۆ خۆمان ئەو دید و تێڕوانین و پێناسە تایبەتەمان بۆ شتانە هەبێ. یەکەم زەمینەی فکری، ئەو زەمینە فکریەی کە لەسەر نەگۆڕە عەقائیدیەکان دروست دەبێت کە هەمووی سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ سەر قورئان و سوننەت بۆ وەحی و هەروەها بەو تێگەیشتنەش کە یاوەرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەردوو سەرچاوەکە تێگەیشت. ئێمە چۆن زەمینەیەکی فکری بۆ ململانەی سیاسی، کۆمەڵکاری، ئیداری، شارستانێتی ئەتوانین جۆرکەین لەسەر ئەم عەقیدە پاکەی کە لە ڕێی وەحیەوە گەیشتووە بە ئێمە. خاڵی دووهەم کە هەر لەسەر ئەم بینا ئەبێتەوە وەکو ئەو وایە کە تۆ پایەکانت تێکردووە، بناغەکەت داڕشتووە، ئەنجا دیوار دروست دەکەی کە بریتیە لە خیتابێکی سیاسی. ئێمە چۆن دەتوانین ببینە خاوەنی خیتابێکی سیاسی کە لەسەر ئەو زەمینە فکریەوە داڕێژرابێ؟ معلومیشە خیتابی سیاسی ئەبێ ئێمە تیۆرە سیاسیەکەمان بخێنە بەرچاو کە دید و تێڕوانین و تەسەوراتمانە دەربارەی سیاست و کارکردنی سیاست، ئەنجا پراکتیزەکردنی تیۆریەکەی کە دامان ڕشتووە و بەرچاو خستنی ئەو خەڵکەش بۆ ئەوی کە بزانن پەیکەری ئیداری ئەو دەسەڵاتە سیاسی ئێمە دروستیەکەین چۆن پێبدێ. کابرا لێمانە پرسیەوە بە ڕێگای انتخابات دەیکەن یا بە شمشێر دێنە پێشێ، ئێوەڵەن سەروەری شەرع، یعنی ئەساسەن کەوابوو ئێوە هەموو شتەکانتان نەگۆڕە و خەڵک قابلی ئەوە نەماوە بتوانێت حڕێت وەربگرێ و مناقەشەی هیچ بڕگەیەکتان لەگەڵات بکە. ئەمانە هەمووی وەڵامیانەوێت. پاشان وتمان ئەم ئینسانەی ئەم زەمینە فکریمان تێگەیاندووە و ئەم خیتابە سیاسی لەبەر چاو ڕوون بۆتەوە، پێویستی بە داڕشتنێک هەیە بۆی بتوانێت هەردوو فکرەکە هەڵگرێ، بنەما فکرەکان ئەو ئایدۆلۆجی هەمانە و هەروەها بنەمای ئەو دیدڕوونیە سیاسیە ئەو تیۆرە سیاسی کە هەمانە. بۆ ئەمەش پێویستیمان بە داڕشتنی شەخصیەتێکی بەهێزی هەیە کە ئەلحەمدوللا لە ئیسلامە مەدرسەی تەزکیەی نەفس بۆ خۆی مەدرسەیەکی متەکاملە و پێویستی لە هیچ لایەکەوە بە عیلم نەفسی ئەمڕۆ یا بە علمێک لە علمەکان نییە کە ئەمڕۆ غەرب هێنابێتێ پێش. ئەگەر لەمڕۆ تەنها ئیمامی غەزالیە ئیمامی ئیبن القەیم بگرین کافی بۆ پەروەردەکردنی ئەم ئینسانەی کە لەسەر زەمینە فکرەکەمان وەستاوە و خیتابە سیاسیەکەمانی وەکو تیۆرێک هەڵگرتووە هەوڵەدا بۆ پراکتیزەکردنی ئەو تیۆرە سیاسی. ئەم سێشتە زەمینەی فکری و خیتابی سیاسی و تەزکیەی تاکەکە پێویستە ئەنجا وەکو زەورەیەک بخرێتە چوارچێوەی کۆمەڵکاریەکەوە. ئەم کۆمەڵکاریە زۆر بەڕوون و ئاشکرای دیار بێت دەسەڵات و پەیوەندیەکان و ماف و ئەرک و ئەمانە هەمووی بۆ هەموو لایەکمان دیار بێت. هەیەکە بزانێت لە چ گۆشە و کەنارێکە ئیشەکە، مەسئولیەتی دنیا و قیامەتی چییە. ئەو ورە وزەی لە بەردەبەگەڕ لە پێناوی داڕشتنێکی بەهێزتر و بەرفراوانکردنی زەمینە فکرەکە و هێنانەدی تیۆرە سیاسیەکە و ڕاگررتنی تاکەکان بەو تەزکیەی نەفسە و بەکارهێنانیان لە چوارچێوە و بازنەی کۆمەڵکاریەکی بەهێز.
لە نێوانی مرکزێتی و لا مرکزێتی. ئیتر ئەوەش زنجیرە دەرسێکە کە هەندێک دەرسیمان تا ئێستا 4 دەرسێکیمان لێ باس کردو لەسەر کۆمەڵکاریەکە و ئیدارەی کۆمەڵکاری. ئەمەش هەمووی بە هەدەفی ئەوەیە کە ئامانجەکەمان بێنینە دی کە بڕگەی پێنجەمی ئەو شتێکە ئێمە عادەتەن باسێکین و بۆ ئەفرادانی خۆمان. ئەفرادانی خۆمان وەستمەوەی ئەو خەڵکی کە قەناعەتی بۆ هەیە ئێمە لە چوارچێوە و دید و تێڕوانینێکەوە ئەو ئیسلامە ئەخێنەوە پێشچان. لە ژنایمەوەکو حیزب و کۆمەڵکاریمە ئەندامێکی وامانێ بڵێ ئەمە تۆ ئەندامی ئەم حیزبەی ئێمە. ئەو ئامانجەش دروستکردنی داری ئیسلامە. ئامانجێکی دوور، ئامانجێکی کاریگەر، ئامانجێکی گرنگ، ئامانجێکی زۆر قورس. لە زەمەنی غوربەتە لە زمانێکە ئێمە ئاڵایەکمان پێ هەڵ ناکرێت جار. بەڵام ئەو ئومێدە دوورەشمان هەیە ئامانجێکە و کاری لەسەرەکە. کەوا بوو زەمینەی فکری و خیتابی سیاسی و تەزکیەی تاکەکان کۆمەڵکاری و ئەو ئامانجەی هەوڵی بۆ دەین بێتە دی پێویستە لەبەر چاومان بن هەروەکو کە پێنج پەنجەکانی دەستمان لەبەر چاومان. ئەمڕۆ من ئەم زنجیرەی ڕوونەکەم وەکو مقدمەی ئەم باسە بۆ ئەوەی ئێوە لەبەر چاوتان بێ ئەو بازنەیەی ئەم هەموو حەلەقاتانە ئەگرێتە خۆ یا ئەو زنجیرەی کە ئەم هەموو ئاڵلقەیە ئەگرێتە خۆ چییە؟ وتم تیۆرە سیاسیەکەیە پراکتیزەکردنی تیۆرە سیاسیەکە و چۆنیەتی ئەم پراکتیزەکردن و بە عەمەلیکردنە پەیکەری ئیداری دەسەڵاتە کە ئێمە چۆن تەسەووریەکەین. بۆ ڕوونکردنەوەی تیۆریە سیاسیەکە ئێمە پێویستیمان بە چەند خاڵێکی پێویست لە سەرەتاوە هەیە کە ڕوونی کەینەوە سیاست بۆ خۆی چییە و کاری سیاسی چییە و ئەوەی لە تەسەور و دیدی ئێمەشای بۆی خەڵکێک بە غەڵەت لێمان حاڵی نەبێ وا بزانێت تەرجمەی شەرق و غەربە یا لاساییکردنەوەی پارتی بێچێتی. پێویست بۆ ئەکار ڕوونکەینەوە بڵێن دین و سیاست چین، چونکە خەڵکێکی زۆر داماو هەیە کە تاکو ئێستاوە ئەزانێ دین لە سیاست جیایە و سیاستیش لە دین جودایە. ئەڵێ دین بۆ پاکی پێویستە بمێنێ و سیاستیش درۆ دەلەسێ بدرێتەوە دەست خەڵکی سیاسی. بۆ ئەمە پێویستیمان بە کۆمەڵە دەرس هەیە بێڵێن. دەرسەکان ناتوانین وەکو دەرسێکی ئەکادیمی جامعی بێڵێنەوە. ئێمە باس بە عیلمی سیاست دەکەین، بەس ناتوانین وەکو عیلمی سیاست هەموو شتێکی بەدوایە بڕۆینەوە لێرە شەرحی کەین، چونکە ئێرە زانکۆیەک نییە هەتا تەلەبەکان کتێبی سیاسی و مەراجعیان لە بەردەستاوێ مامۆستاکە ببینن و ئەو شتانیان بۆ باس کرێتەوە پاشان ئیمتیحانی تێدەن بزانن چەند مؤهل بوون بۆی لە نەزەریەکە تێبگەن. چونکە لەوانەیە کەسە لە عیلمی سیاست تێبگا و سەری دەرچێ وەک تیۆری وەکو نەزەری وەکو یەکێک زۆر لە مەلەوانیەکە شارەزایە بەس مەلەوان نییە، وەکوەی فەقیهێک مەلایەک زۆر شارەزای شەرعە بەڵام بە هیچ شێوەیە توانای ئەوەی نییە شەرعەکە پیادەکە. ئەوەش معاناتی زۆر کەسی ترە، چونکە کابرا لە ڕووی تیۆریەوە پەروەردە ئەبێ بەڵام لە ڕووی عەمەلیەوە هیچی بۆ نایەتێت. کەوا بوو پێویستیمان بەوە هەیە بە دەرس کۆمەڵە دەرسی فکری سیاسی بۆ بەرچاوڕوونی خۆمان بخوێنین. بۆ نمونە کۆمەڵکاری سیاسی ئایا فەرزە یان بۆ بێتاقەتی تۆ توانی لە ئیشێ جەماعەتێکی ئیسلامی ئیشکە یان نەیکەی. ئەم کارکردنی سیاسیە کە ئەسڵ ئەوەیە خەڵک لول دراون و خراونەتە بازنەی کارکردنەوە لەم جەماعەتیا لە یەکگرت و لە کۆمەڵیا لە هەر شوێنێکی تر، مەگەر بۆ ئەوە نییە کە حکمی ئیسلام بێنینەوە. ئایا بەم ڕێگایە پێمان دێتەوە؟ مناقەشەی ئەمانە ضرورین. دەرسێکی ترە بە باز لەوە بکەین بڵێن باشە حکمی ئیسلام خۆی بۆ چییە کە دێتە دی؟ مەبەست لە هاتنی حکمی ئیسلام چییە؟ ئەوە خەڵگەڵەکە کە ئێمە لیبراڵین و ئەمانە دیموکراسی تەطبیقکەین و هەدەفەکەش ئەوەیە کە خەڵک مافی مرۆڤ بەتەواوی بچەسپێنینەوە خەڵکە بتوانێت لە وڵاتێکی حکوومەتە لەگەڵ دادگا جودا بن لە یەکتری. ئەمانەیە ئەم مرۆڤەش هەست بە کیانی خۆی بکە و بە ئازادی خۆی بکە و مافەکانی دەستکرد. ئەی ئێوە چیتانە؟ دیسان بینە سەر بنەماکانی سیستمی سیاسی ئیسلامی. بڵێن باشە ئێمە سیستمێکی ئیسلامیمانەیە لەسەر ئەو فکرە سیاسی ئیسلامیە دروست بوو کە باسیەکەین. بنەماکانی چین؟ پێویستی بە ڕوونکردنەوە. ئێمە زۆر جار باز لە تاریخەکەینەوە تاریخیش ڕفتەکەینەوە بە بزوتنەوەی ئیسلامی ئێستامانەوە. ئەم حاڵەتە مستەضعەفیەی کە ئێستا هەمانە لەو سەردەمێکی ئیسلام هاتووە هەروانە بووە بەرزنشەوی بەسەرا هاتووە، بەڵام ئێمە
گومانیتیانی بە اعترافی ڕۆژهەڵات ناسەکان و سیاسەتمەدار و مفەکر و بیرمەندەکانی ئەوروپا کاریگەری سیاسی شارستانێتی ئێمە لە ڕۆژئاوا کەم نەبوو. ئەمەش بۆ بیرخستنەوە پێویستی بۆ هەیە بۆی ئیحساسی قەزەمێتی، یعنی هەستی گرگنی و بێدەسەڵاتی و بچووکی و غەریبی و نامۆیی لە ناخمانە دروست نەبێ بەرامبەر بەم حەزارەتە غەربی. وا بزانین وەڵام حەزارەتە شتێکی ئەوەندە گەورە مهمە. اینجا زۆر کەسیش هەیە حتا لە داعی و شخصیەتە ئیسلامیەکان تەکنۆلۆژیا تێکەڵ بە چەندکی دید و تێڕوانینە فەلسەفیەکە کردووە. تەکنۆلۆژیا علاقەی بەسەرەوە نییە. تەکنۆلۆژیا کابراکی ئوسترالی، یابانی، ئیسرائیلی، سعودی، تاجیکی، نەروێجی، هەر وڵاتێک شتێک دروستەکە بۆ خزمەتی بەشەریەت دەهێنێتە پێش. ئەم تەکنۆلۆژیایە بەڵێ بە ئامێری سەردەمە خزمەتی حەسانەوەی خەڵکیەکە، بەڵام زمانی خۆشی خوب بەکارهێنانی هەر جۆرە تەکنۆلۆژیای لە سەردەمی خۆی هەرو پێشکەوت نەبووە. خۆ زمانێکە دەرزی دروست کراوە مهم بووە، زمانێکە گالیسکە دروست کراوە عەرەبانە هەر مهم بووە. ئەسڵەن زمانێک کە ئەسپیان لەو شاخەوە هێنا و تەدجینیان کردویان لێکرد ماڵی بێ، ئێمە بۆ خۆی حەزارەتە کە سەیدنا ئیسماعیل یەکەم کەزەمەی کردووە بەکارهێنانی ئاسن بۆ دروستکردنی درع و پێداویستەکانی تری بەشەر، ئەمە بۆ خۆی حەزارەتە کە سەیدنا داود خوای گەورە فەرمێوە ئەلەنا لەهو الحەدید. ئەم بەکارهێنانە تەکنۆلۆژیای ئەو سەردەمانە بوون و بەقووەت بوون. بۆیە نابێت لەو ڕوانگەوە تەماشای ئەم حەزارەتە بکەین وڵێن ئینتەرنێت چەند مهم، کۆمپیوتەر چەند مهم. بەڵێ زۆر مهمە. ئەشیعەگرتن لەم زەمانەیە چەند مهم بوو، تەنەقولات چەند ئاسان بووە، جۆگرتن چەند مهمە، فڵاشت چەند مهم. بەڵێ ئەمانە هەمووی گومانیتیانە سەرسامە بین پێی، بەڵام ئەمانە تەکنۆلۆژیای سەردەمیان ئەمە ئالەت و ئامێرن، ئەمە گۆچانێکن کە ئیگرین بەدەستەوە. بەڵام ئایا گۆچان گرتن بەدەستەوە بۆ چییە؟ لە هەمان کاتە ئەبێت تەماشای ئەوە بکرێت لەم حەزارەتیان چەندکی ئەمانە دید و تێڕوانینی ئەم ڕۆژ ئاوایە بۆ بەشەریەت چییە، بۆ ململانەی ناو بەشەریەت و بۆ ئەو جۆرەشتانە چی. ئەمە یەکە لە ناو خەڵکی ئێمەیە بەهۆی نەخوێنەواری پارتی وێچێتیەوە و هەروەها هەندێک لە ئیسلامیەکانیشەوە ئەم داماوێتیە دروست بووە کە ئێستا میلەتی ئێمە ئاوە تووشی ئەو نەخوێنەواری بۆ لەگەڵ ئەو شاکە خۆی حکمی خۆیەکە و هیچ کەسێ زوڵم و جەبەروتی بەسەریەوە نییە. بۆ نمونە دەرسێکی تر پێویستە بیخوێنین کە ئێمە مەسەلەی دووشت لێک جاکەینەوە. ئایا ئێمە لەگەڵ حکومڕانی یا بەرهەڵستکارین؟ یعنی بەرهەڵستکارێکی سیاسین. باشە بەرهەڵستکاری سیاسی لە ئیسلامان چییە و چەندە؟ ئایا بەرهەڵستکاری سیاسی ئەوەیە تۆ هەم لە وەزارەتی شابی هەم بەرهەڵستکاریش بی؟ ئایا ئەوەیە تۆ لە پەرلەمانەکەش یابی و بەرهەڵستکاریشی بی؟ ئایا ئەوەیە کە تۆ پارەکەشی لێوەرگری مانگانە پارە لە پارتی وێچێتی وەربگری؟ حکومەتەوان تەشکیلیان کردووە کەچی بڵێ من معارەزەم، هیچ شتێکیش لەسەر گەندەڵیەکان باز نەکەی، نە گەندەڵی نە چاودێری ئیداریت لەسەری هەبێ وەکو دائیرەکان مراقبەی بکەی، نە چاودێری سیاسیت لەسەری هەبێ وەکو لە وڵاتانە حیزب بە دوو چاوی گەورەوە مراقبەی حکومەت دەکا، نە چاودێری قەزائیت هەبێ وەختێ کەلێن و خەلەلەکان گەندەڵیەکان بە ئیداری دروست بکەیت و ئەیبینی بە چاودێرێکی ئیداری بە چاودێرێکی سیاسی ئەبینی ئەیکەیتە مەلەفێک و ئەیدێتە قەزای دێتە دادگاڵی ئەم وەزارە پارەی دزی لە ئیعلامە باسیەکەی چاودێری ئیداری دێتۆ مدیری دائیرەکە ئەڵێ فڵان کەس لەبەرەوەی یەکێتیە و سمەڵبا بڕە و ئایدی دەستگای زانیاریە هاتووە قاسەکەی بردووە و بە کەیفی خۆی ڕەفتارەکە سەراحەتی بۆ خۆی دیاری کرد. یەکێ دانراوە بە مدیری قاوشێکی سجن بۆ مراقبەی ئیداری دانراوە کەچی شەوان قامچێکی بەدەستەوەی کەوتۆتە ماسۆشیزمەوەکی خۆی و نەفسی خۆی تێرەکە بە لێدانی خەڵکی تر، نەفسی مرتاحەکە و حەسێنێتەوە لەبەرەوەی بە مناڵی لە کۆڵان زۆریان شەقتێ هەڵا. ئەمە نادە چاودێریی ئیداری بەسەرەوە بێ، نادە گەری ئیعلام زانی ببێ بە چاودێریەکی سیاسی، نادە ئەمە بگرێتەوە بە چاودێریی قەزایی بۆی ئەو خەڵکە تەوازوناتێکی هەبێ پارسەنگێکی دیا هەبێ. ئێمە کە ئەڵێن بەرهەڵستکاری پارتی وێچێتین هەڵبەتە نەبووە حیزب طبعاً، چونکە ئێمە گەر بەرهەڵستکاری ئەفکارین جیاوازی ئەفکارمان لەگەڵ سۆشیالیستە و لەگەڵ حیزبی شوعی هەیە و لەگەڵانە هەموو هەیە، هەر لەگەڵ پارتی وێچێتی نیمان. پارتی وێچێتی لە دەسەڵات بێنە خوارەوە نۆشی لە مستەفا بچێتە سەرەوە گەندەڵی دروستکاتەوە هەرمان شتە ئەو کاتەش ئێمە دژی گەندەڵیەکە ئەوەستینەوە. لەگەڵ ئەفکار علاقەی لەسەر قەناعەتی دڵ و دەروون و بیرۆهۆش و شیربێژیەوە هەیە، مناقەشاتی فکرە.
بەڵام وەکو دەسەڵاتی سیاسی پێویستی بە ڕاستنەگرتن و ڕاستکردنەوە هەیە و متابعەکردن هەیە پێویستی بەوە هەیە کە شەرعیەتی لەسەنیتەوە بۆی بێتە خوارە بیشێنیتە خوار ئەوەندە تەوزعیف کە هەتاکو ڕاکە ئێمە کە ئەڵێن بۆچی بەرهەڵستکارین ئەمە پێویستی بە مناقەشەیەکی هابیانە هەیە بڵێن ئێمە بۆچی بەرهەڵستکاری ئێمە ئەنجا وەکو ئەهلی ئیسلام بەرهەڵستکاری ئیسلامی یەکەم سیفەتی شایەتیدانە ئایا ئێمە وەکو پارتی و یەکێتی کە دەسەڵاتدارن پاشان وەکو بزوتنەوە و کۆمەڵ و یەکگرتو کە مەعارەزەی سیاسی ئیسلامین ئایا ئەمانە شایەتی ئەدەن بۆ خوای پەروەردگار لەسەر ئەم گەندەڵێتێکە هەیە لەسەر ئەم منحەریفیە لەسەر ئەوە یا هەردەوەندە مەقالەیە بنووسرێ یا قسەی لە تەلەڤیزیۆنێکیانە بکرێ بڵێ وەڵا ئەمە شتێکی باش نییە کە قورئان فڕە بدرێت هیچ نییە قسەیەکی جا خۆ ئێمە ژەیگەین ئایا ئەمەیە شایەتیدان ئەنجا بەرهەڵستکاری ئێمە نابێ ئێمە بزانین بەرهەڵستکاری بۆچی ئەەکەین شەرعەتی و ناشەرعەتی بەرهەڵستکاری شەرعەتی و ناشەرعەتی دەسەڵاتەکەش ئەوە ڕوونگە لە بەرچاومان لە ڕێفکری سیاسی ئیسلامی و کەی دەسەڵاتدارەکە شەرعیەتی نامێت فڕاو دەسەڵاتی سیاسی ئەشە شەرعیەتی لێبسەندرێت تەخوارەوە و دەسەڵاتەکە شەرعی نەبوو ئایا هاوکاریکردنی دەسەڵاتی ناشەرعی حدودی یارمەتیدانی چییە؟ ئایا سڵتەیەک دەسەڵاتێک کە مرتد بوو کافر بوو ئێمە وەکو ئەهلی ئیسلام بۆمان هەیە یارمەتی بدەین ئەگەر بۆمان هەیە یارمەتی بدەین لەسەر چه ئەساسێکەوە یارمەتیە دەین وە سنووری یارمەتیەکان چی ئەگەر ژێردەستەوە زەلیان ناتوانین نە هیجرەت بکەین و نە هیچ وەزعێکی ترە توانین بگۆڕین حدودی ناچاری و ژێردەستە یەکە چیەکە پێوترە حکمی مکرە لە هەموو کتێبێکی فقیه هەیە باسەکان کۆنن دیسان ئێمە پێویستیمان بەوە هەیە ئەگەر زانیمان بەرهەڵستکارەکان لەسەر حەقن سەرخستنی فەرزێتی پشتگیری مسلمانان چۆنە ئەم هەموو خەڵکەی کە هەیە دیندارە خۆ ئەم خەڵکە هەمووی لەو سێ حیزبە کۆنەوەت لە 4-5 حیزبی ئیسلامی کۆنەوەت هەموو ئەوەی لە حیزبە ئیسلامیەکان کۆبۆتەوە ناکاتە یەک لەسەر دەی دیندارەکە هەڵبەتە لە کوردستانە ئەڵێم ناکاتە یەک لەسەر دەی ئەو خەڵکەی کە دیندارن و لە مزگەوتەکان هەیبی دۆنسێکی 200 مزگەوتت لە هەولێرا هەیە زیاد لە 6 مزگەوت جمعة وجماعتي تياكل طبعا أنا كيف جماعتي تياكل زياد لشخص مزجوت نجي جمعة تياكل لهر مزجوتي 5000 كس نجي لبكا معناه الرقم يجي خياليت هيك 600,000 كس لا ل 600,000 كس 5000 كس كوبو ولا مظاهرة بالرسمي كاريكاتيريا كاني كدجي في غنبر كلامه عليه الصلاة والسلام ئەم 5,000 ژنی پیا و مناڵ تورکمان و کوردن هەرچی ئەوی کە لە هەولێرە بەشداری تیا کرد یەکگرتو و کۆمەڵ و بسووتنەوە و سەلەفی و خەلەفی و هەرچی کە هاتووە بەو دافعەوە ئەوانە هاتوون کەوا بوو ئەبێ حساب بۆ ئەوەش بکەین بڵێن باشە ئەم ڕەعیەتە زۆرەی کە هەیە بۆچی پارتی یەکێتی ئەتوانن ئەو ژنە محەجەبێ ببەن بۆ لای خۆیان و لەسەر کوفر و بێدینی خۆیان و بتوانن ئەو تەوزیف بکەن ئێمە بە دیندارێتی خۆمان بۆچی ناتوانین کەس بکەین بۆچی فەرزێتی پشتگیری مسلمان کە فەرزە و ضروریە لە بەرچاوی خەڵکە بێ ئەم پیاوە مسلمانە نوێش خوێنە بۆچی سەری لێت یەک چۆتە ناو پارتی وێچێتی و مناسەڕیانەکە ئەو حەوت مەلا عەمامە پیسە کافرە مولحیدەی لە پلۆنیۆمەکە یەکێتیە هەبوون ئەمانە سەریان لێ شێواوە یان نەزانن کوفر و ئیمان چی یان نەزانن کە یەکێتی عەلمانی و مرتەدە و مولحیدە وەکان نازانن یا واقعەکەی نازانن على كل ئەم کۆمەڵە دەرسە سیاسیە پێویستی بەوە هەیە بخرێتە پێشچاو مناقەشەی هەموو بڕگە و فەقراتێکی بکرێ ئەوەندە کە ئەتوانین بۆ ساڵی 2010 بۆ ئەوەی ئەم عەزیزانەی کە لە ڕەوتەوە نزیکن و ئەو کەسانێک کە ئومێدێکیان هەیە شتێکی نوێ بێنێتایەوە مناقەشەی بکەینەوە بزانین کوێی بۆ خۆمان ئەبێتە بەردێک
لەو دیوارەیە کە دیوارە سیاسیەکەمان لەسەر بنەما فیکرەکەمان دروستمان کردوت. دێنە سەر ئەو نقطەیە کە بۆ خۆی سیاست لە سەرەتاوە چییە؟ بۆی کابرایەکی ئەلمانی چاواشەکار ئێوەش فری و نەدا و خەڵکێکی تریش بڵێ بە سیاست بریتە لە درۆ دەرەتە و فێڵ و تاکتیک و ئەمان و دینیش بریتە لە پاکی و شەو نوێژ و ڕۆژ و گرتن و تەسبیحەکە پێ بە مەجای سەلام جوابدانەوەی سەلامی شت نەوێ هەر زیکری خوا بکە. کابرای ئەلمانی ئەمەی پێخۆش یان وەکو عەقڵی مەدخەلی کابرا ملحید و بێدین و کافر و مەلعونێکی وەکو زەین العابیدین حکمی تونسەکە ئەم پێی وایە وەلی ئەمری موسڵمانان و نابێت ڕەخنە. ئەمە پێویستی بۆ هەیە جارە ڕوونی بکەین و بڵێن ئایا سیاسەت وشەکە تەبان عەرەبیە کە ئەگەر وشەی قاموس غەڵەتە ئەبێ بڵێن لە کوردی ئاڵێن فەرهەنگ بەس لە عەرەبیە ناڵێن قاموس ئەبێ بڵێن مەعاجم ئەگەڕێنە سەر معجەمی عەرەبی ئەبینین بە معنای ساسە سائس اسم فاعليتي يعني المروض مروض الدواب بمسردمي السابرينوا الراهنري أجل أو كسي كأسب رادين أما كأصل بيوتراوا سائس اسم فاعلة لساسوا وجمع كشي ساسة جمع سائس بەڵام ئێستا زەمانەکە تەرجمەکراوێکی خوار و خێرچە پێی ئەوترێ سیاسی خۆی ئەسڵ و عەرەبیەکەی بەو شێوە ناوترە سیاسی بەڵام ئێستا بە هەرحاڵ بگەڕێن لەسەر ئەوەی کە ئەڵێن سائس ئەو کەسەیە ئەو پیاوەیە ئەو کەسەیە کە بایەخ بە ئەسپەدا بایەخ بە ئێسترەکانەدا ڕایان دێنە لەسەر شتێک ئەنجا کابرا کە سەیرەکەین کاری سیاسیەکە لەگەڵ ئەم ئەسپەیە یعنی ڕانیاری بەڵێن کە لە کوردی شاوتراوە ڕامیاری شتێکی زۆر جوانە جوتیاری یعنی کاری جووتەکە ڕامیاری یعنی کاری ڕامەکە ڕامیش یعنی ڕاهێنان و دەستەمۆکردن چونکە ئەم کابرایی کە ئەسپەکەی پێیە خەریکی ڕامیاریکردنیەتی چیەکە پێش هەموو شتێک نزیکەکەوێتەوە لە ئەسپەکە خواردنی بۆ دێنێ ئاوی بۆ دێنێ چەند ڕۆژ لەسەر یەک مراقبەی ئەوە کە کەی تینوێتی کەی برسیەتی لەگەڵ هەستی پێکرەی خاکە بەردەستی ئەنجا دوای ئەوەی کە ئاوای بۆ کرد دێ لێی نزیگە بێتەوە هەتاوەکو ڕادێن لەگەڵ یەکتری ئەسپەکە ئەم جارە هەڵناسڵەمێتەوە سڵ ناکات پاشان کابرا دەست بەسەر پشتیا دێنێ و دەست بە لمۆزیا دێنێ و ماچیەکە و بە قوربان و بە ساقێ بێ و لە نزیکە و یاڵەکانی ئەگرێ و تا ئەسپەکە هەست بەوە ئەکا کە ئەمان وەرەگرێ لەم پیاوە ئەمە مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووهەم کابرا دێتە پێشێ بۆ ئەسپەکە ئەیوێ هەدەفێک پێک بهێنە کە بەم ئەسپە ئەکرێ بارێکی پێ ئەیوێ بیجۆزێتەوە یا خۆی ئەیەوێ بەم ئەستا لە گوندێکە بچێ بۆ گوندێکی تر لە شوێنەکە بۆ شوێنێکی کرد ئەم جارە دێ ئەسپەکەی هێبی کردوتۆ نان و ئەمانی داوەتێ ئەو کاتە بەکاری دێنێ جڵەوێکیەکە کورتانێکی خاتە سەر سواریک یان بارەکەی خاتە سەر. مەرحەلەی سێهەم هەستێکین ئەم کابرایە ئەعسابی خۆی چەند ماندووش بێ چەند ئینفعالیش بوو بێ گرتوێتی یەکەم جار ئەسپەکە کە ئەم چۆ نزیکی محاولەی کرد لە قەیەکی لێدا بەڵام ئەم دوور کەوتەوە لێ و بە هادئتر بۆی هاتم کۆڵی نەدا. ئەم کابرای ئەگەر لە یەکەم جار لەگەڵ لە قەوەشاندنی ئەسپەکە ئەنش ئینفعالێکی ببوایە و کاردانەوەی ببوایە و شوڵچێکی پێچێشای یاقام چیەک ئەم ئەسپە هەموو جارە بە چاوی غەزە بۆ تەماشای کرد و نەیهێشت بێت نزیکی کرد ئەو کاتە ئەمیش ناتوانێ بیگرێ چونکە قووەتی ئەم لە قووەتی ئەسپەکەیانە ئەسپەکە هەموو شتێکێکوانی کەمەڕوودی لێ بکا وەکو ئەسپێکی چەموش لە دەستی دەرچێت کەوا بوو بە شێوەیەکی گشتی لە کوردەواری
ئێمەشا جاری وا هەیە ئەڵێ کاکە بە زۆر نابێ برام بەس بۆ گایەک بۆ مانگایەک هار بووە ساحەبەکەی پێڵە بە کوڕەکەیڵە لە کوڕم بە سیاست لەگەڵی یعنی بە نەرمونیانی و بە لوتفێکە بڕۆ نەک تۆ ڕێی کەیت و ڕقی هەڵبسێ ئەوش بکێتە کاردانەوەی ئەوەندەی تر خۆی دوورەکەێت و خۆی تەسلیم ناکە کۆمەڵکاری ئەڵێن سیاست وەکو غەربیەکان ئەڵێن سیاست بریتیە لە پێشڕەوێتی جەماوەر ئاڕاستەکردنی خەڵکی یعنی تۆ کابرایەکی زیرەک و بلیمەت و لێزان و ساحەب فکرێکی ساحەب سیاسی هاتووی کۆمەڵە خەڵک لەو ناوت خۆی لە ئەسڵا عوامێکن هێشتا لە ئەفکاری تۆ تێنەگەیشتون ئەم مەجموعە خەڵکە فتڕیان پاک لەبەرەوە دێنە پێشەوە هاتوون بۆ ئەوەی تۆ بتوانی بە مولاتەفەیەکی سیاسی بە نەرمونیانیەک فکرە سیاسێکی خۆتیان تێگەێنی تۆ ئەتوێ بەم خەڵکە بڵێ من نان و ئەمانم بۆ هێناوە ئێوە لەوە لە سەتا فەد دڵنیابن کە نان و ئەمانتانە دەمێت ئەو کاتە وردە زیاتر لەگەڵت بێنە پێش هەتا تۆ لە ناویانە بمێنیتەوە ئەوان باشتر بدناسن و ڕاستگۆیی دەرکەوێ بۆیان زیاتر لێت بێنە پێش اینجا خۆشیانەوێ متمانەت پێەکەن لەگەڵ تا بەو ئاڕاستەیە ئەڕۆن کە تۆ ئەتەوێت وەکو چۆن ئەسپەکە ئەو ئاڕاستی گرتەبەر کە تۆ بارەکەت لێناوە بۆ شت هەڵەگرێ بۆ ئاڕاستە شارڕە تۆ هەوسارەکەی ڕاکێشی بە دواتادێ سواری پشتی بوویت و یەرغەی پێەکەی لەگەڵ دەڕوا وزەی خۆی لەگەڵ تۆ ئاخستۆتە سەر بۆی تۆ بگێنێتە ئەو ئامانجەی کاتێ ئەو کاتە خەڵکە ئەو جەماوەرەش ئەگەر ویستیان و تۆیان خۆشویست و زانیان و هاسادقی لەگەڵیانە وەکو عارەبەڵێ يسهل عليك قيادهم يا يسهل عليك قيادتهم تو انجا آسانة تواني ئاڕاستەوانیان بی ئاسانە توانی فەرمان ڕەواییان بکەی یان قیادەییان بکەی کەوابوو لێرە ئەو عنف و توند و تیژێ ئینفعالیەی کە بوو باوڵێن کابرایەکی عەسکەری نەفەس بەرامبەر بە ئەسپەکە بیکا یەکێکی تریش لەم لاوە سیاسیانە لەگەڵ ئەسپەکە هەڵسوکەوتکە فەرقیان زۆرە بۆ ناو جەماوەری خەڵکەکەش هەروایە دائما کابرای نەفس عەسکەری صاحب غیرەتە شەهامەتە جوانێریە ئازایە ئەوە زێم نەکرێ کە تۆ هاوار لێ هەستا ئەوە لەسەرت بکات ئەوە بەو قووەتەی کە هەیەتای دفاع لەو بیر و باوەڕە بکا کە تۆ هەت کەوابوو هەردووچیان بۆ سەرخستنی بیر و باوەڕەکە زۆر بچین تۆ کابرای سیاسی پێویستە لەبەر کابرای سیاسیە کە عەقڵی پێشکاوە لەم دینە تێرێکی داڕشتۆ بۆ کارکردن و هەروەها کۆمەڵکاریەکی دامەزراندوو بەڵام نابێت کابرای عەسکەری کە ئیشی ئەو ئینفعال و تووڕەبوون و کوردبینی و ئیشێکی کورت و سەریعە جەبهەیەکە بۆی کراوەتە پێویستە بیکە ئەنجامی بدا و بەرامبەرەکە بکوژێت تەضعیفی کە ئیرادەی بێنێتە ژێر ڕکێفی خۆی بەڵام کابرای سیاسی واناکە زۆر پشت و درێژ ئەوەش فەرقی بینی هەردووکیانە بۆیە ئەبێ کابرای ئازا و عەسکەری لە ژێردەستی ئاڕاستەی کابرای سیاسی ئەبێ نەک بەعکس کەوابوو کابرای سیاسی کە ئەڵێن ئەمە ئینسانێکی سیاسیە سیاسیەکە چێیە ئێمە ناتوانین بە یەکێک مامۆستای علمی سیاسەتە بڵێن ئەمە سیاسیە ئەڵێن ئەمە پسپۆرە لە سیاسەت شارەزایە لە سیاسەت یعنی شارەزایە لە علمی سیاسەتە بەڵام ئەمە بۆ خۆی پراکتیزەکاری سیاست نییە ئەشە کابرای زاڵتێکی متەقاعدە و ئەوەندەی زۆر خوێندوتە و عەسکەریشە بڵێن فکری سیاسی بە قووەتە بەڵام بەشداری هیچ شتێک لە ڕۆکی سیاسی هەر دانیشتووە و نەڤەریە سیاسەکان عەکسەکە ئەو جیاکەینەوە لە نێوانی ئەو کەسەی کە سیاسەتی وەرگرتووەکو علم ئەو کەسەی سیاسەتی وەرگرتووەکو هونەری قیادەکردن بۆ خۆی سیاسە دەبێ بزانین کە علمە وعلمێک و هەر علمێکی تر ئەنوە ئەشتاڵ لقی لێ بۆتو کۆمەڵێک جامعات و کولیات بۆ ئەم علمە دامەزرەنراوە
ئێستا كليات علومی سیاسی هەیە، فروعی تری هەیە، اقتصادی سیاسی هەیە، ئیدارەی سیاسی هەیە. تەلەبەکان فێری ئەوە بن کە چۆن اقتصادی سیاسی بن بەڕێوە لە ڕێگای اقتصاد و چۆن پشتی حیزبێکی سیاسی ئەگرن، چۆن پشتی شێشکێن. تەلەبەکانەوە خوێنن بەهۆی ئیدارەی سیاسی کۆمەڵکاریانەوە چۆن ئەتوانن زۆرترین وزەی جەماوەرەکە بخەنە گەڕ لەو چوارچێوەی ئەو حیزبەی خوانە بیگەنن بۆ ئامانج و مەبەست و هەدەفەی کە خوان مەبەستیان. ئەنجا هەر لەم ناو جامعانەیە کە وەختی علمی سیاسە دەخوێنن شێوازەکانی قیادە ئەخوێنن. شتێکێ لە عادة لعلم النفس الاجتماعي شابيه النظرية يعني نظرية القيادة تيوريا كاني پروردكاري قيادة انجا قياداتيش كومالك نظرياتي هيك اگر روجا نظام مجال ان شاء الله بيخوينين كومالك وكل اوروبا يانود نظرية الرجل العظيم الذي دو عقل باطني خلقك يشك باب أمير وقائد كأمصفتاني تياغي يا قدو سير شوار بيانش أو بيانان الرجل العظيم بلان هم بي چيتر لنا مهمة إداري مؤسساتي بباب الرئو أما نظرية چيتر على كل إن شاء الله لكاتي چيتر أوريليت بين دي كان لعلم سياسة اشتي چيتر أخوانك كزور جاري إشارتي بيدين بيتر علم نفسي اجتماعي علم نفسي اجتماعي رفتاري تاکەکانە خوێنێ لە ڕووی نەفسیانەوە چەند مؤهلن بۆ ئەوەی کە کۆمەڵکاری بکەن. لەناو ئەمەیە تەنشئەی ئیجتیماعی هەیە واتە پێگەیاندن و گەشە و نەشو و نما پێکردنی هەستی کۆمەڵکاری. یەکێ لەگەڵ ئەوانی ترە ڕقنە منافەسەیەکی هەیە کێبڕکەیەکی لەگەڵیانە ئەوێ بیان شکێنێ. تۆ چۆن عیلاجی ئەم دیاردەیەکی لە هەموو تەنظیم و جێگا و ڕێگایەکیشە دروست دەبێت قینە بەرایەتیە. دولة إسلام كان نظرياتي تكوينيت هي بۆ پێمان ضروري بوو تەزکیەی نەفسەکە بخوێنی پێشەوەی بێتە سەر کۆمەڵکاریەک. لە نەظریاتی ئەم سەردەمەی ئەم وڵاتانەیە ئەگەر مەدح بکرێ بۆ ئەوەی کارەکانی بەڕێک و پێچی بکە، بەڵام لە ئیسلامە مەرج نییە. وەکو ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کاتێک تۆ بۆ خوا ئیشەکەی کە مەدح و زەم لە لات وەکو یەک وابێ. هەر وەختێ ئەم تەوازونەت بۆ دروست بوو معنای هەیە تۆ ئیش لەبەر خاتری خوای گەورەکە مەدحت بکەن یا زەمت بکەن، ئەوە کاریگەریەکی وەها نییە لە لای تۆ. هەڵبەتە ناڵێم ئێستا بینە سەر ئەم ئاستە بەرزەش بەم شێوەیە کە بۆمان ناکرێت سەرێمە بەم شێوە ناتوانێت بە وردە وردە بە تەدریج بیبڕین. دەینە سەرەوەی ئەڵێن ئەم کابرایە کە علمی نەفسی اجتیماعی خوێندووە، تاریخی دەوڵەتانی خوێندووە، هی حرەکاتی سیاسی خوێندووە، لەوانەیە دکتۆرای وەرگرتووە بوو بە پسپۆڕێک لە کاروباری سیاسی. ئەم دکتۆرە پسپۆرە لە جامعەیەکە دەرسەڵێت و ئەمە هەروەکو ئەو کەسەوایە کە فقی مقارن ئەڵێت یا تاریخ ئەڵێت یا ماتماتیک ئەڵێت یا فیزیا ئەڵێت. ئەمە اختصاصی ئەم عیلمەیە، نەک ممارەسەکردنی عیلمەکە. لەبەرەوە ئەبێ ئەوەش بزانین یەکێک قسەزانی سیاسەتە ئەشێ لەم پاڵتۆکە باسی سیاستمان بۆ بکە بۆی سەقافەتی سیاسیمان بداتی، بەس ناکرێ بیکەین بە ئەمیرمان لەبەرەوەی وەڵا زۆر قسەزانە. ئەگەر بە قسەزانەکەی ئەو بێن مەلای لەبلەبانمان هەر حەقە بیخەین لە شوێنی مەسعود بەرزانی، بەڵام بیشی خەیتە ئەوێ 4 هەفتە سری لە ئیشەکان دەرناک. لەبەرەوە نابێ وا بزانین ئەوەی کە زۆر قسەزان بوو یا ڕیشی پان بوو یا ئەوەی هەندێک صفەتی لەم بابەتانە هەبوو بڵێن وەڵی ئەمە باشە بۆ ئیمارە، ئەمە باشە بۆ پێشەوایەتی، ئەمە باشە پیاوێکی سیاسیە. بێت تعریفی سیاسی زۆر ژیرانە زۆر وردەکارانەش بکەین بۆی بزانین ئەمە عیلمە سیاسەتی وەرگرتووە یا هونەری پێشەوایەتی سیاسی وەرگرتووە. ئەمە باسم کرد ئەمە عیلمە سیاسەت. لەوانەیە قیادە و خەڵکە هەر هەمووی بکەوەکو هەتلەر بێمە بەرەو حەربێکیش هەم لە خوێنەوار هەم بە سیاسەت سەرکەوتووە، حیزبی سیاسی تشکیل کردو لە انتخاباتیش دەرچووە، حربێکی بۆ عالەمەش جێڕا. هەڵبەتە خەڵکی کەس لەگەڵ خۆ نەک هەر ئەو 6 ملیۆن ئینسانی تیاچوو بە معوق و بە کوژراویەوە. 57 وڵات بەشداری لەم شەڕێک کرد. لە خوێنەوارێکی شترەکارێکی محەتە قطار ناوی ڤالیسا بوو لە پۆلۆنیا، هاتە پێشەوە ئەو خەڵکی هێنا بە گوڕی هێنان بە جۆشی هێنان پاپا پشتی گر غەرب پشتی گر بەو لە خوێنەواریە بوو بە سەرۆکی پۆلۆنیا. کابراێک لەو بازاڕی کابولەیە
كاسب بدو كان دار بناي حبيب الله بو هل وندي كوتيان امان الله خان ارقي خواردوتو خلق دوري لحبيب الله ذا حبيب الله كل تقسكردن بو خلق كوتي شلون بهم الرئيس قبول كين كشرابي خواردوتو خلشنا بقى هجوم كين يسر مالي ملك هجوم ينكرد اسم الله النخل نواري كاسبين او بازار بو بالرئيسي دولتي افغانستان لبرنا وابسانين أبيو كسي رئيس جمهور معنا وكسي أمير معنا والله دار علم سياستي توكر بولبك إلا سفير لولاتك مرجنية عطائي كري أبي رباح تابعينا قوج بو رشتاش بو لوتي خوارو بان بو كجي نقروبو وكو يعني هي فريقي بلان زور زيدك خليفة بدكي تشكيل كرب ولاي الروم أم بياوي كرب أميريا أم بياو كرويشتن لوي لسرتاوە کابرای ڕۆموتی باشێ و کەسی ترتان دەست نەکەوتۆ کە ئەمە ببێ بە ئەمیرتان غەیری ئەمە وتیان ئاخرەمە خیاری ئێمەیە ئەمە باشترین پیاوچاکی ئێمەیە پاشان ئێمە ئەمیری مسلمانان کردێتی بە ئەمیر بەسەرمان و سەمع و تاعی لە گردنمانە یای کە کەوتە قسەکردن هەستی پێکرد کابرایەکی زۆر زیرەکە ئەم جاران نامەیەکی پیاناردەوە بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بۆ خەلیفە لە نامەکەیە طبعا ئەویش هەڵگیری نامەکەی من کردوتۆ تاکو نامەکەی تەسلیم بە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کرد و دوایی وەفدەکەی بە خێراتنەوەی وەفدەکەی کرد و دانیشتن و دوایوتی عەتای کوڕی ئەبی ڕەباح ئەزانی چی لەم نامەی کە ئەبرایە نووسراوە وتی نەخێر قوربان نازان وتی لێی نووسراوە پێم عەجایبە ئومەتێک ئەم پیاوە زیرەکەی تیا بێ و غەیری ئەمەکەن بە ئەمیر عەتای کوڕی ئەبی ڕەباح فەرمووی وەڵا قوربان جانەوە جەنابتیان نەبینیوە بۆیەوە لێوە معجب بووە بەوەی من عەبدولمەلیکی کوڕی مەڕوان وتی نا ئەوە مەبەستی ئەوە بووە کە تۆ بکوژم بۆی حەسادەتێ بخاتە دڵی منەوە بەرامبەر بە زیرەکی تۆ ئەوە مەبەستی لەوە بوو لەبەرەوە جارێ وایە ئەوەی کە فەقیهێکی گەورەی وەکو عەتای کوڕی ئەبی ڕەباح هەستی پێ نەکردووە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان لە ئاماژەی نامەکەیە هەستی پێ کردووە بەهەرحاڵ ئەڵێن ئایا ئەم کەسەی کە دێتە پێشەوە قسەی سیاسیەکە ئەمە وەکو علم وەریگرتووە یا وەکو هونەری فەرماندەیی وەریگرتووە هونەری فەرماندەییش ئەوەیە جاری وایە کەسێک هەر بە مەوهیبە خوا گەورە داوێت یە گۆرانی بێژی دەنگی خۆشم هیچێککە بە مەوهیبە زەیرەکە هیچێککە بە مەوهیبە بۆ خۆی عاقڵە کەم دووە بە زۆر سەرنجی شتەدا هەڵسەنگاندنەکانی بەقووت یەکێکی تر هەر بەو فطرەتە خواییە کە پێی بەخشراوە ئیرادەی بەهێزە یەکێ نەفەس درێژە یەکێ جورئەتی هەیە یەکێ بە سەبرە یەکێ بەخیلە یەکێ ئازایە یەکێ سەخیە هەر یەکە بەنەوەیەکەن جاری وایە هەر بەم فطرەیەش بەم شێوەیە کەسانێک ئەبینی سیمای قیادیان لە مناڵیەوە پێوە دیار لە مناڵی و خۆی وا ئەبینێتەوە کە فعلەن دەوروبەرەکەی هەستی پێکەن ئەم پیاوە زۆر بۆ قیادی لێوە شاوێ ئەمەیە کە ئەرستۆ ئیشارەتی پێداڵێ هەندێک کائینات هەیە هەر بۆ ئیمارەت خوڵقاون هەر لە سەرەتاوە بۆ سەرکەزایەتی خوڵقاون هەندێکی تریشیان بۆ ملکەچی کردن ئەنجا باسی ئەوانەی ئەوڵەکە ئەڵێ ئەوانەی ئەوڵ دوو صیفەتیان تایە ژیریەکی زۆر دوو صیفەتیان تایە ژیریەکی زۆر لەگەڵ دیقەتی کار یعنی زۆر بە دیقەت سەرنج لە شتەدەن و سەرنجەکانیان بەقوت ئەوانەی دوو هەم کە ئەڵێ بەس بۆ ملکەچی و گۆڕایەڵی خەلق بوون ئەمانە صیفەتی جسمیان بەقوتە بۆ ئەوەی فەرمانەکان جێبەجێ بکەن ئەوەش لە کۆنەوە سەرنجی ئەو جۆرەشتانیان هەموو هەرداوە بەڵام ئێمە تەمان لەبەر ڕووناکی هیدایەتی خواییە لە ئیسلامە وا تەماشاکەین کە ئەو کەسەی کە شیاوە خوای گەورە ئەوەی پێبەخشیوە کە بشێ بۆ ئەو جێگە وەسوکایەتیش بەسەر هیچ کەسێکا ناکرێت خوێنی خەلیفەش بەقەدەر خوێنی حەماڵێکی ناو بازاڕە کە تازە بووە بە حەماڵ لە بازاڕێکە هەردووکیان وەکو یەکوە بەڵام لە ئیسلامە کۆمەڵێک مەرجیان بۆ داناوە مەرجی خەلیفە بەڵام دوای موسڵمان بوون چونکە موسڵمان بوون مەرجی خەلیفەیە فەرموویانە علم بە تایبەتی عەلیمی شەرعی
لناو علمي شرعي علمي تر هيك بيوتراوه سياستي شرعي اوش مرجي خليفة لسان مرجي او كسانه كبون بأهل حل وعقد اوانيك خليفة كهلا بجيرن كبونة وبالشورى لدورو بري اهل حل وعقديش مرجني هر عمامة بخرب وديسان ام مرجي علم شرعية بوتو بمرجي اوليانش كتعينك لنوكو ما وردي لكتابك إخوة الأحكام السلطانية لا لا برس في إشارة بمع علم الشرع دا ولا ضمن علم سياسة كبيس بو خليفة بو أهل حل وعقد هلوها بو عليك أجينا أويك سياسة بنظري أهل إسلام علمي شو هنري قيادة كردنيش بياي سياسي ناجح لإسلام أو كسا موهوبية أو كخواي قرأ موهبية دعوتها كأو صفتانش كبو قيادة بيوستن هيتي آرامگرە پشو درێژە زیرەکە ویست و ئیرادەی بەهێزی هەیە بەشێک لە عیلمی شەرعی وەرگرتو لێی حاڵیە ئەنجا لە عیلمی سەردەمەکەی ئەو زمانەی کە ئەو تایە ئەژی شارەزایە وەکو سەردەمەی ئێستای ئێمە کابرا هەندێک علومی ئینسانی ئەزانێ شارەزایە زمانە یا سیاسەتە یا کۆمەڵناسیە ئابووریە علم النەفسە هەرچی شتێک لەم بابەتانە ئیدارەیە والحاصل ممارسەیەکە ئەو شتە لەمانەوە وردە فێرە بێت کەوابوو ئەیەن ئەوەی کە ئێمە مەبەستمان ئاڵین سیاسەت بریتیە لە پێشڕەوێتی کردن و ئاراستەکردنی خەڵک بەرەو ئەو ئەهدافانەی کە ئیسلام ویستوێتی بۆیە سیاسەتی مسلمان یان سیاسەتی ئیسلام لە ئیسلاما سیاسەت بریتیە لە فەرماندەیەتی مسلمانان و ئاراستەکردنیان بۆ هەرچی شتێک کە خێری دین و دنیایانی تایە کەوابوو وەکو هەندێک عولەما فەرموویانە وەکو ئەحمەد شەوقی فەنجەری ئەفەرمێ سیاسەتی مسلمان لە ئیسلاما بریتیە لە ئەو زانیاریە یان ئەو زانستیەی کە ئیدارەی کاروباری ڕەعیەتەکە ئەگرێتە دەست و ئەمەش معنای ڕاستەقینەی وشەی سیاسەتە کە لە قەولی پێغەمبەرەوە هاتووە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوانن هەمووشتان بەرپرسن لەو ڕەعیەتەی لەبەردەستانە کەوابوو کابرای سیاسی لە ئیسلاما پێش هەموو شتێک ئەو کەسەیە کە عەقڵی بەوە ئەشکێ کە چۆن ئەم ڕەعیەتەی لەبەردەستیایەتی بەرەو خواناسی ببە خواناسی بریتە لە ناسکانی پاشان لە پەرستنی زانانی عیبادەتەکان هاندانیان بۆی خوا بناسن خوا بپەرستن ژیانیان وا لێ بکەن هەمووی بریتی بێ لە پەرستن خوێندنیان کشاوەرزیان پیشەسازیان کار و کەسابەتیان بازرگانیان جیهادکردنیان ئاشتیکردنیان ئەو کاتی لە مزگەوتن ئەو کاتی لە دەرەوەن ئەو کاتی لە مەکتەبن ئەو کاتی لە سەرجادەن لە بازاڕان ئەو کاتی موسساتەکانیانە بن بەڕێوە موسسەی مەدەنیە موسسەی عەسکەریە ئەو کاتی هەموو لەحظەیەک ئەوان وا هەست بکەن کە پێویستە مەسئولیەتی قیامەت هەڵگرن لە ئاراستەکردنی خەڵکی ترە ئەمە سیاسەتی ئیسلامی ئەمە سیاسەتی ئیسلامیە کە یعنی سەرکردایەتی کردنی ئەو جەماوەرە مسلمانە بەرەو هێنانەدی خواناسی بۆ خواپەرستی بە شێوەیەک کردنەدا نە لە ناسینی نە لە پەرستنی نە لە یاسا و ڕێسای جاوکو ماوەردی ڕەحمەتی خوای لەبێت لە ئەحکام سوڵتانیە لە لاپەڕە پەنجاوی کە ئەفەرمێ ئەو کەسێ ئەبێ بە خەلیفە پێویستە دەشت پابند بێ پێوەی یعنی دەشت دەبێ بزانێ و پابند بێ پێوەی بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ ئەوەلوها حفظ الدین على أصوله المستقر پێش هەموو شتێک ئەوەیە کە ئەبێت دینەکە وا بپارێزێ لەسەر ئەو ڕێسا و بنەمایانەی کە جێگیر بوون و ئەو ئومەتە هێناونی يعني كابرا ناتوانێ بێ حەدیثێکمان بۆ لێکداتەوە مخالف بۆوانی ابن حەجەر و بەدرە العەینی و ئەمانەی تر کە شەرحی بوخاریان کردوت ناتوانێ هاتێک بێنە تەفسیری کە مخالف بە قورطوبی و طەبەری و ابن کەثیر و ئەوهم عولەمانەی تر کە ئەهلی سنەت و جەماعەت مەقبولە لەلایەن قبول یەکەمین شت ئەوەی کە واجبی سەرشانێتی حفظ الدین على أصوله المستقر وما أجمع عليه سلف الأمة إن هجم مبتدع أو زاغ ذو شبهة أوضح له الحجة وبين له الصواب أجر كسك
بدعەیەکی داهێنا یان گومانێکی بۆ دروست بوو لەم دینە پێویستە ئەو مناقشەی بکاتەوە بەڵگە و دلیل بێنێتەوە بۆ ئەوەی ڕێگای ڕاستی نیشاند و ئەی خاتۆ سەر ئەو پابەندبوونەی کە مافوو ئەرچی چییە بەو شێوەیە ڕایەگرێ بۆ ليكون الدين محروسا من خلل والأمة ممنوعة من زلل دينك بپارێزە لەوەی خەلەلێکی تێکەوێ و ئومەتە مسلمانەکەش دیسان بپارێزە لەوەی کە لاسەنگێکی تێکە جواب کابرای کە سیاسەتی مسلمانە با بەڕێوە ئەم قائیدە مسلمانە بریتیە لەوەی کە ڕەعیەتەکە بەرەو خواناسی و خواپەرستی ئەبا کە لە ژیانی دنیاە هەموو ژیانی دنیایان بۆ بێ بە عیبادەت طبعا مەبەستیش لەوە نییە کە هەموو ژیان ئەو هەر نوێژی تیا بکە وتمان عیبادەت بریتیە لەوەی لەبەر خاتری خوا کارەکەی ئەنجام بدا و مطابقی شەرعی خواش بێ بەند و مەرجە هەموو کارێکە بێ بە عیبادەت مادام نیەتی لەبەر خاتری خوای گەورەیە ئەبێتەوە بە عیبادەت ئەو لەبەر خاتری خوای گەورە کەس لە کەسابەتەکەیە لەمی کەمتر وەرگرت رحم الله من باع سمحا واشترى سمح پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام فەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسێک کە لە کڕین و فرۆشتنەکەیە ئاوا سینە فراوانە و معاملەی خۆشە و یعنی وانە لەبەر خاتری کرۆنێک ئەوەندە منجڕ بێ نەیاڵێ کرۆنێک خاتری مشتریەک ناگرێت لەبەر کرۆنێک کە خۆشی کڕی 100 جارە کڕوزێتەوە بۆی تۆزێک قیمەتەکەی بێن نەخوارەوە کەوابوو کابرای مسلمان کە سیاسەتەکە و سیاسەتی ئیسلامیش بۆ خۆی بریتیە لە چی هەبێ ئەوەمان لەبەرچاو بێ ئێمە ئەو سیاسەتەی کە ئەمانەوێ بیگرینە بەر ئەوەیە کە ئەم مرۆڤایەتی گوێمان لێ ئەگرێ و ئەکەوێتە ژێر کاریگەری ئێمە بەو ئاڕاستەیە ببین کە هەست بەوە بکە ئیعتیقادی وابێ قەناعەتی وابێ کە خوایەکی هەیە کردگارە تاکە پێویستە ئەم عیبادەتەی بۆ ئەنجام بدا وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئەم قائیدە مسلمانە بەم نەوەری سیاسەتە ئیسلامی خۆیەوە شتێکی ترەکە ئەویش ئەوەیە کە فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپە لە نێوان ئەم ڕەعیەتەیە ئەچەسپێن كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله بۆ ئەوەی ئەم خەیریەتەمان دەستکەوێتەوە پێویستیمان بەوە هەیە کە ئەوەی گوێمان لێگرێ فەرمان پێ بکەین بە چاکە و بەرهەڵستی خراپەی لێ بکەین لەنا خۆشمانە بە تەئکید دەبێ ئەمە تەطبیق بکەین دیسان ئەم کابرای سیاسی ئیسلامیە کابرایەکە یان حیزبێکە یا دەوڵەتێکە یا حەزارەتێکە لەسەر ئەم بنەما ئیسلامیە دروست بۆ وەزیفەی تری ئەوەیە کە ئەم مرۆڤایەتیە بانکا بەرەو ئیسلامەتی و بانگەوازی خواییان بدا بەگوێ ئیقامە حوجەیان لەسەر بکە قاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله أو فتنة دروست نەبێ خەڵک ئیجبار بکرێ لەسەرەوەی کە لەسەر دینەکەی پەشیمان بێت پێترە و کاتەش دەی بەڕووی بەشەریەتە هەموو کراویتەوە نەک لەوەی کە تۆ سیاسەتەکە دوا بە خزمی عەشرەتەکەی خۆت بکە سیاسەتیش بەم معنایە بەشێکە لە ئیسلامەتی و ئەو کەسانەی کە ئەیانەوێت سیاسەت لە ئیسلامەکە دوور خەنەوە چەواشەکارن چونکە لەم سەردەمە ئەوە نەماوە بڵێن جاهیلە زمانی ئینتەرنێت و کۆمپیوتەر و تو هەر بەس بنووسی ئەسیاسەت في الإسلام هەر عەرەبیەکی مکەسەریش بزانی هەستەکەی کە ئیسلام سیستمێکی سیاسی خۆی هەیە و باسی ئەمەژە خوێنی تۆ بەردەست دەکەوێت کەوابوو سیاست بەشێکە لە ئیسلام و هەروەها ئەم سیاستەش بە تاکەسی بە یەک کەس دروست نابێت چونکە سیاست کارێکی جەماعیە و داریمی کە یەکێکە لە ئەصحاب السنن حەدیثی جێڕاوەتەوە قولێکی عومەری کوڕی خەتابە جێڕێتەوە کە ئەفەرمێ لا إسلام إلا بجماعة ولا جماعة إلا بإمارة ولا إمارة إلا بطاعة إسلام پیادە ناکرێ ئەگەر جەماعەتێکی نەبێت جەماعەتێک پیادە ئەکرێ ولا جماعة إلا بإمارة أو کۆمەڵکاریەش دروست نابێ ئەگەر ئەمیریان نەبێت ولا إمارة إلا بطاعة أو أميرش ناتوانێت هیچ شتێک با بەڕێوە ئەگەر ملکەچی ژۆڕایەڵی بۆ دەرنەبڕ کەوابوو ملکەچی دەربڕین هەنگاوی یەکەمە ملکەچی دەربڕین بۆ ئەمیر و ئەو ئەمیرەش کۆمەڵێکی لە بەردەستایە و ئەو کۆمەڵەش پەیوەستن بەو ئیسلام و ئیسلامەتەکان هەڵگرت بەم شێوەیە کابرای مسلمان ئەتوانێت بەم کۆمەڵکاریە سیاسیە ئەم خەڵکی لە بەردەستیان
بتوانێ وەک چۆن نوێژی جەماعەتیان بۆکە جمعە و جەماعەت و جەژنەکان و ئەوانیان بۆکە لە هەمان کاتیشە بەو شێوەیە ئەتوانێت ئەم کۆمەڵکاریە سیاسیە ئیسلامیش ئەنجام بدە چونکە بە کۆمەڵە توانێت خۆ بەتەنیا ناتوانێت خێزانێ دروستکە بەتەنیا ناتوانێت کۆمەڵگەیەکی مسلمان دروستکە ئەبێ خەڵکی تر هاوکاری بن لە سیاسەتەکە شەهر بە هەمان شێوێ ئەو ناتوانێت سیاست ببا بەڕێوە ناتوانێت کۆمەڵگەیەکی مسلمان دروستکە ئەگەر کاری سیاسیەکەی بەو شێوێ ئەنجام نەدا بۆیە کارکردن بۆ ئیسلام ئەرکێکی سەرشانی مسلمانە و لە وەختێکی ترا دێنەوە سەر ئەوەی کە فەرزێتی ئەم سیاست و ئەم کارکردنە چەند شتێکیشە لە تاریخە هەموو هەستمان پێکرد لە واقع هەموو ئەیبینین کە دژمنانی ئیسلام هەموویان کۆمەڵکارن هەموویان کۆمەڵکارن دەوڵەتن یان لە ئەحزابا یەکەگرن دژ بە مسلمان یان وەکو دەوڵەت یەکەگرن و حلفی نێودەوڵەتی گەورەیان هەیە مسلمانان لەم مستەضعەفەی خۆیانە سەیرەکەی جۆرج بۆشی باوک شتێکی دامەزران کە پێوترە النظام العالمی الجديد لەو سەردەمانەشە جۆرج بۆشی باوک و تاتشەر و ئەو کاتێک کە ڕئیسەی حکوومەتی بەریتانیا بوو یان ڕێگان بوو لە پێش ئەو و هەروەها تاتشەر هەروەها گۆرباچۆف هەر سێکیان لەسەر ئەوە متفق بوو بن کە هیچ کیانێک بۆ ئەهلی ئیسلام دروست نەکرد لەو سەردەمانەیە بوو کە ئیتر ئیتیحاد سۆڤێتی ڕوخە ئەو سەردەمانی کە نیکسۆن کتێبەکەی دانا ڕئیسی پێشووی تری ئەمریکا بە ناوی 1999 سەرکەوتنێک نەسڵم بێدا حرب بەڵێ کە سەرەکەوە سەر سۆڤێتە ئیتر شەڕ نامێت لەو کتێبەشە بۆ خۆم هەمە لەو کتێبەشە باس لەوە ئەکا کە ئیسلام قووەتێکی داهاتوە پێویستە لە ئێستا حسابی بۆ بکەین ڕێی لێ بگرین ساڵی 89 چاپکرا کەوابوو دژمنانی ئیسلام دژمنانی ئێمە هەمویان بەم شێوەیە بێنە پێش ئەنجا بەکارهێنانی هەموو بەرهەم و حاصڵاتێکی مسلمانان و وزە و تاقەیەکی مسلمانان بەکاردێنەوە بۆ ئەو گەلە کۆمەچەی خۆیان خەبەری ئەمڕۆتان ڕەنگە بیستوێت کە ئازەربایجان غازە فرۆشە بە سۆڤێت بە رووسیا ئازەربایجان غازە فرۆشە بە رووسیا کە رووسیا خۆی غازە نێرێ بۆ ئەوروپا بە ئۆکرانیا ڕوە کەنێرە بۆ نێوەی ئەوروپا بۆ ئەوەی ئازەربایجان خۆی ڕاستە و خۆ غازیان نەداتێ دۆستایەتیان لەگەڵا دروستکە و لەو مەوزومە ئیشتراکیە کۆنە دووری خەنەوە غازەکەی بە هەرزانتر لێکرێن وەکو ئێران کە لە عراقی ئەدزێ بەوەی دایانی وەکو مۆفەق ڕەبیعی و حیزبی داعوە و مەجلیس عەلاوە لەو لاشەوە پێیانە فرۆشت لەبەرەوە ئەمەش بەشێکە لەو گەلە کۆمەچێکە لە ئەهلی ئیسلامەکرێت جوابون نابێ وا گومان ببین کە تۆ سیاسەتی ئیسلامیت پێ ئەکرێ بەتەنیا تۆ بەتەنیا توانێ حەدیثە شەرحکەی بەڵام ناتوانێ ئیسلامەتێکە بێنیتەوە وای کەسەش کە فەرقەکە لە نێوانی سیاسەت و دینە یان جاهیلە و نازانێت تازە پێگەیشتووە یان مەکرباز و فێڵبازە وەکو هی ئەلمانیەتەکان یان چەواشەکارێکی مەلایەکی عەمامە پیسە وەکو ئەو مەلا عەمامە چڵکنانەی ئەمڕۆ فتوایاندا بۆ ئەوەی کە ئەو دیوارە ناشەرعیە دیوارە پۆڵاینیەکەی کە لە نێوانی غەزە و میسرا دروست دەکرێت بەڵاکارێکی شەرعی ئەوانە مەلانین ئەوە هەموو ملحید و بێدینن ئەوانە زمانیان لەسەر پێڵاوەکانی سوڵتانە ئەجنا سەری ئەم زوڵم و جەبەڕوتە لەبەر خاتری ئیسرائیل تۆ قبول کەی دیوارێک دروستکەی 45 مەتر بە ئەرزا بڕواتە خوارەوە 16 کیلۆمەتریش درێژ کە هیچ کەسە نەتوانێت بیبڕێ هەموو سمان بینیمان کابرای داما و ڕۆیشتۆ دەرمانی هێناوە لەو نەفەقانەوە یان دەخنێکی هێناوە خۆی و بزنەکەش خۆی ڕەبت کردووە بە سینێکەوە ڕایکش ئەگەر ئەم قسەی ئەمانە دوورخێنەوە بینەوە سەردەقە ئیسلامەکە بۆ خۆی هەست پێکەین کە ئیسلام سیاست بەشێکە لەم دینەی کاری سیاسی ئەو سەواب و ئەجرە گەورەی کە تایەتی لەو عیبادەتانە زۆرترە کە خەڵک لە مزگەوتا بمێنێتەوە شەو نوێژ و عیبادەتەکانی تیا بکە وهي پیغمبری نازار علیه الصلاة والسلام لحديث صحيحة فرمى عدل حكم ساعة خير من عبادة 70 سنة عدالتك لمدة ساعاتك ديت برهم دست بربه لنا وخلقيا بيادا اكري باشتر لخوا فرستي 7 أصال هو خوا فرستية
انت فيني ما أتكن بدقة براني بالرزق. الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. سيدي أم آية على سورة حجاية شن جوان ساس إليك جدا كردوت. الذين إن مكناهم في الأرض جعل أمر ربك لنماني نوش كفرزيك عبادتي خواناسية انجا فلسطينيتي انجا الربط كردني لقل زكاة أقاموا الصلاة وآتوا الزكاة انجا الربط كردني عندوانا بكوم القكوة بسياسته أمر بالمعروف ونهي عن المنكر واتا سياسة أنجام دان كوتمان خلقك أبي بروشاكا دوريان خيتون خرافان. الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. عبادتك أبو أخوايا زكاتك ظلميك اقتصادك وملايك لنا خلقك ياهي أي تريشان سياستي أراست كردني خلقه دياري كردني ما فؤرك كان كالشرع دياري كردوا حراسة كردني أو إمامي غزالي رحمة إخواني بهم أفرمي علم لجياني مسلمان أنا دو بشا علم لجيان فيوست نية بدينة وكو بزيشكي و ژمێریاری و ئەو جۆرەشتە علمێکی تریان پەیوەستە بە خودی دینەکەوە وەکو شەرع ناسی وەکو تەوحید وەکو علمی سیاست ئەمە ئەوە فەرمێ الفقه هو التوحيد وعلم السياسة وعلم الاجتماع. طبعا علم الاجتماع نظرتهم علم الاجتماع سردمن يبان بياناسيا ما بلكي كومالغاكي أو فرمويانك علم سياسك بشك لو شرع ناسي هر للريزي فقه وتوحيد وأوانه. إمام ابن تيمية رحمة إخوالي بكر عبد الرحمن عبد الخالق زعيمي قوري بلين سلفية كان لكويت كم تردرك وخوي مصرية كاويتي باشا الحمد لله. عبد الرحمن عبد الخالق كتابتي هي بناي مشروعية العمل الجماعي يبدو كتابتي لسر عمل جماعي هي يتشلو كتابانا مشروعية العمل الجماعي للا برنوا أفرما كل من يدرس بإمعان سيرة شيخ الإسلام ابن تيمية سيجد أنه كان قائد جماعة تلتزم بأمره. هر كسيك نيجو جياني ابن تيمية بخوان رحمة خوالي به هستي أكاك أم عالما فرمان دي كوماليك بون كتابند بون بفرمان كانيو الذي يوجه إليها كأمر وليس موعظة أو فرمانانا ابن تيمية وتوجيه كردون وآراسية كردن كوكو فرمان أيدا بسريانا نقوكو أموشقارية مزقود بوان باسك. وكانت جماعته عاملة قائمة للدعوة والجهاد في سبيل الله متآلفة متعاونة ينصر بعضها بعضا ويوالي بعضها بعضا. أنكم الله كالقال ابن تيمية ابن رحمة إخوان لبيان كاريان بو إسلام كرد بانقوازك كان هلا قرد جهادك شان لفنا يخواي پروردگارا کرد ولنا خوشیانا هما هنگیان هبو هيك وقنجابون سازابون وزوران وكولين خستب وقر هر يشيشان پشجيري ابيترياني كردود. اما عبد الرحمن عبد الخالق لباسي ابن تيمية رحمة اخوائي لبي فرمان لسردمانك كاك امتي اسلامك وإسائي ما نبوه بو غربة نبوه هم كافر ببدا صلاة دار الكردستاني شي داماوي ايمه لسنا مشى كاوراي مدخلي ديالنا جماعة كانت هلوش انه برن بشون ملا باختياره كريم سنجاريك شتيكي غريبة. ابن تيمية رحمة اخوائي لبي تركيز الكردة سرساش يكم تصور ديدو بوشون يارخم شيشان وينا كرديكي جواني سيستمي حكمي اسلامي كأبي آوابي بو يكتبي السياسة الشرعية نسيو وهو كتبي الحسبة في الإسلام دوهم شونيتي دامزران دني حكومتي كي بهيز سهم لهمويانا بيوست جاني جهادو مقاومة كردن وبارزگاري كردني إسلام دروس ببيع لنا خيانة وابك بتوانا كاية سركوت.